الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. إيمان داراني خۆشەویست، وایە من نزیکە بینەوە لە ڕۆژی عەرەفات و حەز ئەکەم هەندێک لە فەزڵەکانی ئەو ڕۆژە مبارەکەتان عەرز کەم تاوەکو بزانن چی ڕۆژێک لە بەردەممانایە. ڕۆژی عەرەفات خۆشەویستەکانم ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار دینی ئیسلامی تیا کامل کرد، یعنی کۆتا ئایەتی قورئانی تیادا بەزیە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە بوخاری و موسلمە هاتووە لە صحیحەینا کەوا کابرایەکی جوولەکە بە عومەری کوڕی خەتابی وت ئایەتێک هەیە لە قورئانە کە ئێوە ئیخوێننەوە، ئەگەر بەسەر ئێمەی جوولەکەیدا بەزیایە ئەمان کرد بە جەژن. عومەریش فەرمووی چی ئایەتێکە؟ فەرمووی ئەو ئایەتە کۆتا ئایەتی قورئان کە خوای تعالی فەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. آيتي سي سورة المائدة. إمام عمر فرموي بەڵێ ئێمە ئەزانین لەکوێ دابەزی ولا چی ڕۆژێکشا دابەزی؟ بەڵێ ئەوە لە ڕۆژی جمعەیە دابەزی لە عەرەفاتە لە حەجەت الوداعە. بەڵێ ئێمە هەردوو ڕۆژەکەش لامان جەژنە، ڕۆژی جمعە و ڕۆژی عەرەفات. ڕۆژی عەرەفات طبعا بۆ حاجی جەژنە و ڕۆژەکەی دوای ئەوەش کە ڕۆژی نەحرە بۆ ئێمەی موسڵمان ئەبێ بە جەژنی گەورە. دووهەم طبعا وەکو تەئکیدمان لەسەری کرد ئەمە جەژنی ئەوانن کە لە حەجان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ يوم عرفة ويوم النحر وأيام التشريق عيدنا أهل الإسلام وهي أيام أكل وشرب. فەرمێ ڕۆژی عەرەفە و ڕۆژی نەحر یعنی ڕۆژی جەژنی دوایەوە و سێ ڕۆژەکەی دوایەوەش کە ئێمە تەشریقی پێوترێ هەر پێنجەکەی بۆ تۆی حاجی جەژنە، ڕۆژی خواردن و خواردنەوەیە. یعنی تەنانەت ڕۆژی عەرەفە بۆ حاجی نابێ ڕۆژۆ بگرێ، ڕۆژی خواردن و خواردنەوەی و ڕۆژی جەژنە بۆ ئەوان. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار سوێنی پێ ئەخوا. طبعا خۆشەویستەکانم خوای پەروەردگار سوێن بە شتێک ناخوا ئیلا شتی گەورە نەبێ، شتی عەظیم نەبێ. ابن عباس فەرمێ خاخوای تعالی کاتێ فەرمێ والشفع والوتر، ئەفەرمێ شەفع ڕۆژی جەژنی قوربانە و ویتریش ڕۆژی عەرەفاتە. طبعا ئەمە قەولی ئیکریمە و ضەحاکیشە لە تابعین. چوارەم ڕۆژی عەرەفە ڕۆژوگرتنی بۆ غەیری حاجی ئەبێتە مای کەفارەتی 2 ساڵ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا لەبارەی ڕۆژی عەرەفە و ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە، فەرمووی يكفر السنة الماضية والسنة القابلة. فەرمووی ئەبێتە مای ئەوەی کەوا مای کەفارەت و داپۆشینی گوناحەکانی ساڵێکی پێش و ساڵێکی پاش ئەوە. پێنجەم ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە خوای تعالی میثاق و پەیمان لە نەوەکەی ئادەم وەرئەگرێ. ابن عباس فەرمێ خوای لە ڕازی بێ لە خۆی و لە باوکیشی، فەرمێ رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی خوای تعالی لە عەرەفاتە لە نەعمانە لە پشتی ئادەم لە زوڕیەتەکەی وعد و پەیمانی وەرگرت. کاتێ زوڕیەتەکەی دەرهێنا و هەمووی وەکو چۆن مێرو لە دانە مێرو لە خستە بەردەسی و پاشان قسەی لەگەڵا کردن و فەرمووی ئەلەست بربکم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين أو تقولوا إنما أشرك آباؤنا من قبل وكنا ذرية من بعدهم أفتهلكنا بما فعل المبطلون. آياتي سطو هفتاو دو سطو هفتاو سي سورة الأعراف. يعني خوای تعالی وعد و پەیمانی لێ وەرگرن، فەرمووی من پەروەردگارتان نیم، وتیان بەڵێ. شایەتماندا تۆ پەروەردگارمانی. فەرمووی ئیتر بۆ ئەوەی هیچ حوجەیەکتان نەمێنێ لە ڕۆژی قیامەتا بڵێن ئێمە لەما بێ ئاگا بووین، یا بڵێن وەڵا باوکو دایکمان بینی لەسەر ڕێگایەکی لار بوون ئێمە شوێن ئەوان کەوتن بە بێ ئاگایی. ئایا لە ناومان ئەبەی بەهۆی خەڵکانێکی خراپەوە لەبەرەوەی ئەم عوزرانەتان نەمێنێ، ئەم بیانواتان نەمێنێ، ئەوە من ئەمڕۆ ئەهد و پەیمانم لێ وەرگرتن. ئەمە ئیمامی ئەحمەد گەڕێتەوە، ئەلبانیش فەرمێ صحیحە. ڕۆژی عەرەفات ڕۆژی لێبوردەیی ئیلاهیە، ڕۆژی مەغفرەت و لێخۆشبوونە، ڕۆژی عەفواتی عامە. لە صحیحی موسلمە هاتووە لە دایکمان عایشە و خوای لێ ڕازی بێ ئەگەڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هیچ ڕۆژێک نییە ئەوەندەی ڕۆژی عەرەفات کە خوای پەروەردگار خەڵک زۆر لە ئاگری جەهەنم ڕزگار بکە.
هەروەها ئیبن عومەر خوای گەورە لە خۆی و لە باوکیشی ڕازی ببێ ئەفەرمێ لە حەدیثەکە کە ئیمامی ئەحمەد دەیگەڕێتەوە و ئەلبانیش ئەڵێ صحیحە ئەفەرمێ لەو ڕۆژە خوای پەروەردگار شانازی بە نەوەکەی ئادەمەوەکە لە لای مەلایکەکانە ئەفەرمێت تەماشاکەم بەندەکانم چۆن هاتون بۆ لای من بە چڵکنی بە ڕووتی بە بەرگی کفنیەوە ڕویان کردوتە من و داوای لێبوردنی منەکەن و داوای لێخۆشبن لە منەکەن. بەڕاستی ڕۆژی عەرەفا خۆشەویستەکانم ڕۆژێکی زۆر مبارەکە، ڕۆژێکی زۆر پیرۆزە، لە دەست خۆتانی مەدەن، زکری زیاتری تیا بکەن، عیبادەتی زیاتری تیا بکەن، تاعاتی زیاتری تیا بکەن، بە تایبەتی دوای نوێژی نیمەڕۆ هەتا ئێوارەکەی زۆر لەخوا بپاڕێنەوە. بە تایبەتی برا حاجەکانمان زۆر حەقە ئەو ڕۆژە ئیستیغلال بکەن و زۆر داوا لەخوا بکەن بۆ ئەوی بەری عافواتی خوای پەروەردگار بکەون. خوای تەعالی هیدایەتی هەموو بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دا مەزرامان بکە لەسەر دینداریەتی و لەسەر ئیسلامەتی.